دانیشتووی کابرایەک هاتووە 2 سەعات تعلیقەیە لەسەر شت مێشکی مناڵی من و تۆ خەڵکی پێوە مەشغوڵ کردووە، ڤیدیۆیەکی هێناوە، کامێرەیەکی هێناوە، خۆی مخریجە، خۆی مسەویرە، خۆی سەوتە، خۆی کامێرەیە، خۆی ئینارەیە، خۆشی ئەکتەرەکەیە، کۆمەڵێ پشتی پڕ و پوچ. مناڵەکە بە دیارە دانیشتووی ئەڵێ کوڕم تۆ بە دیار چیوە دانیشتووی؟ ئەڵێ بەخوا باوجە من زۆر خۆشە، لەوەیات و تو ڕابێت و پێیەکەنێ و نوکتاجێڕێتەوە. کوڕم خەریکی چیت؟ ئێوە ئەزانین مناڵی ئێمە ئیساکە نەمەشغوڵی چییە؟ زەعتووتێک هاتووە بێ ئیش بەس بۆ ئەوەی کە لایک و کۆمنت کۆکاتەوە و دوایی پارەی بۆ بێتەوە، دانیشێت کۆمەڵە ڕوودا و ئەحداس و کەوتنی خەڵک و هەڵنووتانی خەڵک و گاڵتە پێکردنی خەڵک و لێقەومانی خەڵکە هێنی ئیستیقلالێکە ئەنجا بە کۆمنت قسەی لەسەرەکات و بۆی کە مناڵی من تۆ پێوە مەشغوڵ بێت. ئەمانە خوای گەورە فەرمێ وەقل لەهم فی ئەنفوسهم قەولا بەلیغا. نسیحەتتان کردن بەڵێ لە گروپەکان توور کەوتەوە جا فەرمێت قەولێکی بەلیغیان پێ بڵێن بۆ ئەو چکە ئەم قورئانە قەولێکی بەلیغە، قسەی مسلمان قەولێکی بەلیغە. کوڕی من تۆ ئەگەر خەڵک پێویستی بەمە بێ بچێت لەناو سۆشیال میدیایە قسە و مەقالە و عەقڵ و ئامۆژگاری و پند کۆکاتەوە، تۆ قورئان و سونەتت هەیە، چ پێویستت بەمەیە بچیت جووە لە خەڵک بگری؟ چ پێویستت بۆیە خۆ لە هەموو شتێکی خەڵک هەڵقورتێنی؟ تۆ وەڵی قال الله قال الرسول